دووبارە سڵاویمان ئەمڕۆ دڵخۆشێکی گەورە ناو گەنجانی تێدێکس دەبینم جگە لەوەی چەند کەسێک قسە دەکە لەسەر ستەیج قسە دەکە بەڵام شتێکی دیکەی هەیە تێدێکس کە زۆر جێگەی سەرنجە ئەویش ئەو گەنجانە کە خاوەن براندر من ئەمڕۆ میوانێکم هەیە ئافرەتێک چێکی دەزڕەنجین براندێکی دروست کردووە کە تایبەتە بە دروستکردنی جوانکاری ئافرەتان کەلوپەلی زۆر جوان دروست دەکات دەمێ ئەمڕۆ چیرۆکی ئەو و چیرۆکی براندەکەی بجێڕێتەوە بزانین چۆنی دەستی بەم کارە کردووە ئالا بەخێر بی دەمێ سەرەتا خۆت بناسێنی وەروە براندی لۆلۆس هێدسێت بناسێنی کارتان چیە و چۆن ئەو بیرۆکێت بۆ هاتکەوە ببیتە خاوەن براندێک و بەرهەمی خۆت دروست بکەیت. من ئاڵا عەبدوڵڵا خاوەن براندی لۆلۆس هێدپیس براندەکەم زیاتر پێک دێت لە دروستکردنی ئەکسسوار لە بۆ بۆنەکان و لە بۆ ئافرەتانە زیاتر و بابەتەکانم زۆرە پێک دێت لە تاج و خناوکە و بازن و گوڵیەخە هەمووی کاری دەستی هەمووی خۆم دروستیان دەکەم. پێم وابی خەونێکی منداڵیت بوو کەوا ببیتە خاوەنکاری خۆت بە تایبەتی ئەو جۆرە بابەتانە دروست بکەیت هەستت چۆنەکە ئێستا خاوەن براندی و شت دروست دەکەی و کڕیارت هەیە ئەستێکی زۆر تایبەتە چکە کە منداڵ بووم زیاتر حەزم دەکرد شتەکان دروست بکەم و بە خۆم لەدەستی بکەم ئەها کە منداڵیشین زۆر ئەوتانەوەمان نییە کە شتەکان لەسەر پێ خۆمان ڕابۆستین کە خوێندنم تەواو کرد قەراری ئەومدا دەست بە ئیشێک بکەم خۆم بەڕێوەبەری بم بە خۆم بەڕێوە ببم ئیدی فکرێکی ئەوهام لە بۆ هات کە هەستم دەست بە ئیشەی بکەم و ناوی لە بۆ دانم و بیکەمە براندێکی خۆماڵی وەکو گەنجێک لە هەولێر ئەو ئیشە دروست بکەم و الحەمدوللا ئێستاش گەیشتە ئاستەی کە زۆر بە شێوەیەکی پرۆفێشناڵ ئیشی لێ دەکەم و دیزاینەکانیشی تایبەتن بەخۆم. زۆر باشە جا هەندێک دیزاینت بە من نیشاندا دیزاینەکان زۆر سەرنجڕاکێش و جوانن پێم بڵێ دروستکردنی پارچەیەک لەمانە چەند کاتی پێدەچێ و بەگشتی نرخەکەش نەڵێی بەڵام پێم بڵێکەوە خەڵکی ئاسایی دەیکڕن و لە کوردستان باستر لە کوردستان ڕەواجی هەیە بەڵام بۆ دەرەوەش دەینێری تۆزێ بۆم باس کرد. بەڵێ زیاتر بابەتەکان وەکو گوتم بابەتی حەفلە و تەخەڕوج و یا ئەوەتە کەسێک لە بۆ بۆنەک و ڕۆژانەشم هەیە و تاجی ڕۆژانەش دروست دەکەم و داواکاریشم هەیە زیاتر لە هەولێر لە بەغدا داواکاری ما هەیە بەڵێ و هەر کەسێک کە داوای دەکاتن تەقریبی بیدات ئەمە پێشش ڕۆژی حجزەکان وەردەگرم بەڵام وەختی دەوێ هەندەکەیە هەفتێکی دەوێ هەندەکەی دوو هەفتەی هەیە ئیواش هەیە یەک مانجی ویستیا تاکو تاوام کردە ینی بە جوێری ئیشەکەی چەندی بوێ چەند تەکلیفەی بکاتن و ئیشی چەند زۆربی ئەوەندە زیاتر وەختی دەوێ هەتاکو تەواوی دەکەم. زۆر باشە دەمێ باسی تێدێکسم بۆ بکەیت تۆ ئەمڕۆ لە تێدێکس شوێنی خۆت هەیە لۆگۆی خۆت داناوە و بەرهەمەکانی خۆشت داناوە تێدێکس چ سوودێکی دەبێت بۆ تۆ بە تایبەتی لەم ڕۆژە کەوا بە هەزاران کەس سەردان بەڕاستی دەستخۆشی لە تێدێکس نیشتمان دەکەین کە بۆ ڕێخستنی ئەو فیستیڤاڵە ئێمە شوێنمان هەیە لێرکوانە ئێستا براندەکان پارچەکانمان لێ عرض کردووە خەڵک دەتوانی بێڕوو بەڕووبیان بینی شتەکان تەمەشا بکە و بیکڕێتن طبعاًەوە هەلێکی زۆر باشە لە بوومە کە بەشداری لێ بکەین. زۆر باشە براندەکەت بە ناوی لۆلۆس هێدسێتە هێدپیس ببوورە من هێدسێت زۆر هیتفۆن لە گوێ دەکەم بۆیە بەرداوام وشەی هێدسێت بەکاردێنم هێدپیس دروستکردنی تاجە وە تا هەندێک تاجمان هێناوە بەڵام جگە لە تاسی دیکە دروست دەکەیت بازن ملوانکە و گوڵیەخە و حسب ئەو شخصێکە مەسەلەن شتێکی تکەی دەوێت ئەکسسوارە چتکە بیتن پارچەکان ئەو پارچانەی کەوا دەیبەستی هەمووی لێرە هەیە یاخودچی بەکاردێنی هەندێک شت لێرە و هەیە هەندێک پرۆدەکتیشم هەیە مەسەلەن ئەو تاجیان ئەگەر پیشانت دەم ماوەدەکەی لێرە بەدەست ناکەویتن لە دەرەوەی عێراق لە سین داوای دەکەم بەڵێ پارچە داوایان دەکەم ئۆتە دیزاینی دەکەم یا ئەوە تا لەسەر خواستی مشتریەکە دەڵێ پێویستم بەو گوڵەیە لەگەڵ جلوبەرجی خۆی بەڵێ لەگەڵ جلوبەرجی خۆی دیزاین دەکەین لە بۆی یا ئەوە تا دیزاینەکانی خۆم کە تایبەت بە خۆم دیزاینیان دەکەم یانیش ئەوە تا فکرەی مشتریەکە وەردەگرین لەگەڵ دیزاینەکانی خۆم تێکەڵی دەکەم و پارچەی ئەوهای لێ دەبێت. زۆر باشە جا ئەوە دەتوانم بڵێم بەشێکی خەونەکەت هاتوتە دی بەڵام حەز دەکەی
براندەکە چەند گەورەتر بێ حەز دەکەی خەڵکی دیکە لەگەڵت کار بکە کارمەندی دیکەت هەبێ کچی دیکە لەگەڵت کار بکەن هەمووتان بێکەوە سوود بە خۆتان و بە خانەوادەکەتان بگەێنن مێ باسی پلانی خۆت بکەی لە داهات و حەز دەکەی براندەکە چی بەسەر بێ بەتەکیت ساڵ بە ساڵ حولی ئەوە دەدەم کە براندەکەم گەورەتر بکەم و بگاتە دەرەوەی کوردستان و دەرەوەی عێراق طبعا ئەگەر لە بۆم ڕێک بکەویتن گەورەی بکەم دەتوانم چەند کەسێک لە لای خۆم دامەزرێنم وەکو یارمەتی بدەم چکە تقریبی 6 ساڵە لە 2010ەوە دەستم بەو ئیشە کردیە بەس بە خۆم هەتاکو ئێستا ئیشی لەسەر دەکەم ئەگەر کەسێک هەبی چەند کەسێک هەبی یارمەتی بدەن بە تەکئید ئەو کاتی براندەکەشم گەورەتر دەبێت و کاری جیاوازتریش دەتوانم دروست بکەم خانەوادەکەت هەستیان چۆنە کە تۆ ئێستا خاوەنکاری بەڕاستی خانەوادەکەم زۆر پاڵپشتیم دەکەن بۆ ئیشکردنم و لە بۆ کارەکەم ئەوەش تۆزێک دەتوانین بڵین قورساتی خانەوادەکەم کەم کردەوە لە سەریان هاوکاریان دەکەم ئەو ئیشە دەکەم زۆر باشە ئالا زۆر سپاس ئەمڕۆ میوانمان بووی لە ستودیۆی کوردستان تێدێکس بە هیوای سەرکەوتن و بە هیوای گەورەکردنی براندەکە چونکە براندێکی خۆماڵیە بەڕاستی زۆر دڵخۆشم دەکە کەوا گەنجی کورد بتوانێت خۆی کار بە خۆی دروست بکە و قسەیەکی جوارت کردوتت خۆم دەبمە بەڕێوەبەری خۆم ئەوە زۆر گرینگە ئەوەیە کە لەو فیمانەی ئەمڕۆ لە تێدێکس باز دەکرێم دووبارە زۆر سپاس بە هیوای سەرکەوتن ئیمان دەگەڕێمەوە لایتەوە چیرۆکێک بوو لەو چیرۆکانەی ئەمڕۆ لە تێدێکس بینیم و ئینشاءڵڵا چیرۆکەکانی دیکەش لە گەشتەکانی دیکەی هەواڵ دەست خۆش بن ژیر